بەناوی خی گەورە و میهرەبان من دکتۆر زانا معروف شێخانی پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میزەڕ و نەخۆشەکانی پرۆستات و نەزۆکی پیاوان بەڕێزان ئەمڕۆ چارەخوازێکمان هەیە چیرۆکێکی لەگەڵدایە و پەیامێکمان هەیە چیرۆکەی بەم شێوەیە بوو کە سەردانی کردین ئازاری گورچیلەی هەبوو لەگەڵ لەرزوتایەکی زۆر دوای پشکنینی تەواو دەرکەوت کە بەردێکی هەیە لە بۆڕی حالب بە قەبارەی 1 سانتیم ڕێڕەوی میزی بە تەواوی داخست بوو بۆیە پلانی نەشتەرگەریەکەمان پشتیوان بەخوا تەنها ئەوە بێ بەردەکە بگەڕێنەوە ناو گورچیلە و بۆڕێکی حالب دانین کە ناسراوە بە قەستەڕی حالب بۆی ئەو هەوکردنە دابەزێتە خوارەوە و باری تەندروستی نەخۆشەکەمان جێگیر بێ دوای 4 بۆ 6 هەفتە جارێکی کە نەشتەرگەری بۆ دەکەین و بەردەکە دەرەکەین پەیامەکە لێرە ئەوەیە ناکرێت نەخۆش جەخت کات بڵێ دکتۆر من بێ بەردەکە لابم پزیشکی پسپۆر دەتوانێت بڕیار بدا لە چی حاڵەتێکە لای دەبا و لە چی حاڵەتێکە لای نادەم وەکو ئەم چارەخوازە ناکرێت لای بێت لەبەرەوەی هەوکردنەکە زیاتر دەکەیت و ژاهراویبوونی خوێن زیاتر دەکەیت ئێستا لەگەڵمان بن لە ژووری نەشتەرگەریەوە دەبینن چۆن بەردەکە دەگەڕێنەوە ناو گورچیلە بە هیوای سەلامەتی بەڕێزان وەکو دەبینن ئەوەش ئەیسیتیسکانی چارەخوازەکەمانە ئەو بەردە ڕێڕەوی میزەکەی گردووە و گورچیلەی ئاوسانوە ئەستا نازووری حالبی بۆ دەکەین بە هیوای ئەوەی بتوانین ئەو بەردەی ڕێڕەوەکەی گردووە بیگەڕێنەوە ناو گورچیلە چکەم لە حاڵەتی ئاوا هەوکردنە ناتوانین بەردەکە بشکێنین وەکو دەبینن سوپاس بخوا گەڕایەوە ناو گورچیلە ڕێڕەوەکە کرایەوە و قەستەڕەیەکی حالبی بۆ دادەنین بەڕێزان ئەوە قەستەڕەی حالبە مەبەستمان لە بۆڕیەکی باریکە لە نێوان گورچیلە بۆ میزەڵدان ئەو بۆڕیە تقریبان 4 بۆ 6 هەفتە دەمێنێتەوە و دواتر بە شێوەیەکی گشتی بەردەکەی بۆ لابین پشتیوان بخوا لە ڕێگای کونەوە ئینشاءالله نەشتەرگەرێکی بۆ دەکەین ئەو سۆندەکەی لە ناو میزەڵدان بە هیوای سەلامەتی بۆ نەخۆشەکە میهرەبانی دڵسۆزی و لێزانی